ڕێکەوتنامەیە هەفتەی نیسانی ساڵی ڕابردوو کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە شاری ئەولێر ئیمزاکرا ئێستا فراوانتر بووە. دەکەوت تەنیا بۆ پێکهێنانی کابینێ هەش نەبووە. لە دوایین هەڵوێزدا پارتی دیموکراتی کوردستان پشگیری خۆی بۆ بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی خۆجێی سلێمانی ڕاگەیاند و گۆڕانیش پێشوازی لێکرد. ئەوەش لە کاتێکدایە کە پارتی لە حکوومەتی خۆجێی هەولێر و دهۆک هیچ پۆستێکی بە گۆڕان نەداوە. ڕێکەوتنی پارتی و گۆڕان جگە لە حکوومەت لە پەرلەمانیش ڕەنجی داوەتەوە. لە ماوەی ڕابردوو یەکێک لە پارلەمانتارەکانی گۆڕان لیستێکی خانەنشینی بڵاو کردەوە لەگەڵ ئەوەی پارتی زیاتر لە هەموو حزبە کوردستانیەکان خانەنشینی هەیە، بەڵام هیچ ناوێکی خانەنشینی ئەو حزبەی تێدا نەبوو. جگەلەوەش چەندین جار پارلەمانتارانی فراکسیۆنە جیاکانی پارلەمان گلەیی ئەوەیان لە سەرۆکی پارلەمان کردووە کە لە بەرژەوەندی لایەنێک کار دەکات، بە تایبەت لە داگیرکردنی شنگال و بەرزکردنەوەی نرخی بەنزین. ئەوانش لە کاتێکدایە کە جێگری سەرۆکی پارلەمان بە گوێرەی ڕێکەوتنەکان پشتی یەکێتیە، بەڵام پێشووتر سەرۆکی پارلەمان داوای لە لێپرساوانی پارتی کردبوو ئەو پۆستە لای پارتی بمێنێتەوە. لە کاتی چۆڵکردن و داگیرکردنی شنگال لەلایەن داعش و پێشکەش نەکردنی هیچ هاریکاریەک لەلایەن تورکیا بۆ هەرێم لە شەڕی دژی داعش، بزوتنەوەی گۆڕان بێدەنجی هەڵبژارد و چاودێرانیش دەڵێن بێدەنجی گۆڕان بۆ ڕاگررتنی دڵی ئەو لایەنەیە بووە کە زەرەرمەندی یەکەم بووە. ئەو لێک نزیکبوونەوەی پارتی گۆڕانیش لەو کاتەدایە کە لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردننی ڕابردوو لە 4 ساڵی ئۆپۆزیسیۆن بوونی گۆڕان بانگەشەی ئەوە دەکرد کە لایەنەکان تەسلیمی ئیرادەی پارتی بوونە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز.